پۆلی دوو کتێبەکەت بکەرە سەر لاپەڕە 105. ئەمڕۆژ دووبارە لەگەڵ بەنیوانەیەکی تازەمان بۆ هێناون. پێتان خۆشە کە هاتووین؟ زۆر چاکە، با بەیەکەوە هەموومان بڵێین هەلۆ بەنی. وانەی ئەم جارەمان بابەتێکی نوێیە بە ناونیشانی How do we measure matter؟ چۆن دەتوانین پێوانی مادەکان بکەین؟ We use measuring tools to measure. ئێمە ئامێرەکان بەکارهێنین بۆ پێوانەکردن. با بیری لێکەینەوە بزانین ئەو شتانە چێکە ئێمەی پێوین. Mass, volume, length. Mass is the amount of matter an object has. پارستایی بڕی مادەکانە کە شتەکانی پێکهێناوە. کەواتە ماس ئەتوانین پێوانە بکەین. ڤۆلیوم قەبارەکەشی ئەتوانین پێوانە بکەین و بزانین چەندێک جێگەی گرتووە. لەنگث درێژی ئەتوانین درێژی مادەکانیش پێوانە بکەین. ئەی باشە پرسیارێ، ئەم هەموو پێوانانە ئێمە بە چی بکەین؟ هەر بەدەستیان بە چی؟ ڕاستیەکەی کۆمەڵێ ئامەر هەیە کە بۆ پێوانەکردن بەکارهێ لەوانە بالانس، تەرازوو، بالانس، بالانس، بالانس. measuring cup ئەو کوپانەی کە پێوانەی لەسەرە. measuring cup، measuring cup، measuring cup. ruler ڕاستە. ruler، ruler، ruler. باشە کە ئێمە هەڵەین مادەکان پێوانەکەین. کام جۆری مادەیە پێوانەکەین؟ خۆوتمان مادە سێ دۆخی هەیە: ڕەق و شل و گاز. Matter has three states: solid, liquid, and gas. گەی مادەم هەرسێکیان مادەن، کەواتە هەرسێکیان پێوانە ئەکرێت. بۆیە یەکەیەکە باسییانەکەین. measuring solid پێوانەکردنی مادەی ڕەق. What is a solid؟ مادە ڕەقەکان چین؟ Solid keeps its shape. In other words, it has a shape of its own. مادە ڕەقەکان پارێزگاری لە شێوەیانەکەن. بە واتایەکی تر شێوەی دیاریکراوی تایبەت بە خۆیان هەیە. Like all matter, solid has a mass. بارستایی هەیە. ئادەی بزانین بارستایی مادە ڕەقەکان بە چی بپێوین؟ با بیری لێکەینەوە. ئەمەنا، ئەوەنا، کامیان ڕاستە؟ بەڵێ، بالانس. We can use the pan balance to find out the mass of a solid. ئەتوانین تەرازوو بەکاربێنین بۆ دۆزینەوەی بارستایی مادەی ڕەق. سێریکە کاتێ مادەکانە پێوی ئەبێت ناوێکیشیان هەبێت. یعنی کە پێوات وتە ئەم مادە ڕەقە بارستایەکەی بۆ نمونە 5، ئەبێ بڵێ 5 گرام. گرام، گرام، گرام. گرام چییە؟ گرام ئاماژەیە بەوەی کە تۆ بارستایی مادەکە و پێواوە. ناوی پێوانەی بارستاییەکە چییە؟ gram is a unit used to measure mass. یەکەیەکە بۆ پێوانەی بارستایی. Repeat after me. Gram is a unit used to measure mass. Gram is a unit used to measure mass. Gram is a unit used to measure mass. مادەکان جگە لەوەی کە بارستاییان هەیە درێژیشیان هەیە. length، length، length.
چی بەکارەهێنین بۆ پێوانی درێژی؟ باویری لێکەینەوە. ئەمە یانەوە یان کامیان؟ بەڵێ ڕاستە بەکارەهێنی ruler. We use ruler to measure how long or wide a solid is. We use ruler to measure how long or wide a solid is. We use ruler to measure how long or wide a solid is. We use ruler to measure how long or wide a solid is. هەروەکو چۆن لە پێوانی بارستاییە وتمان ناوێکی هەیە کە گرام بوو، ئەی ناوی ئەمیان چییە؟ سنتیمتر، سانتیمەتر. Unit used to measure length. یەکەیەکە بۆ پێوانی درێژی. Centimeter is a unit used to measure length. Centimeter is a unit used to measure length. Centimeter is a unit used to measure length. اینجا بەڕاستەکەت ئەتوانی پێوانی درێژی کتێبەکەت بکەی لەباری پانی و لەباری درێژیە. دواتر پێمان بڵێ کتێبی ساینس درێژی و پانیەکەی چەند سنتیمترە؟ تۆ توانی بە بەکارهێنانی ڕاستەنا بەڵام مەتر کە وەکو ڕاستە وایە و ژمارەی لەسرە درێژی باڵای خۆت پێوی. دواتر پێمان بڵێ کە درێژی باڵای تۆ چەند سانتیمەترە. Now measuring liquid. ئەمە ئەمریکا باسمان کرد بۆ مادەی ڕق بوو ئێسێنە سەر مادەی شل. Liquid. Liquid. What is liquid? Liquid does not have its own shape. It takes the shape of the container. مادەی شل شێوەی خۆیان نییە و شێوەی ئەو کۆنتینەرە وەرەگرن کە مادەکەمان تێ کردووە. مادەی شلیش وەکو مادەی ڕق بارستایی هەیە. ماس. ئێمە توانین بارستایی مادەی شلیش بپێوین. بەڵام بە کامەیان؟ بە بەکارهێنانی تەرازوو دیسانەوە. You can measure mass of a liquid by using a pound balance. یەکێکی تر لەو شتانی کە باسمان کرد جگە لە ماس چی بوو؟ قەبارە، ڤۆلیوم. بەچی پێوین؟ measuring cup. بە بەکارهێنانی ئەو کوپانەی کە ژمارەیان لەسرە. ئۆکەی کە زانیمان ناوی بارستایی گرام بوو، ناوی درێژی سنتیمتر بوو، ناوی قەبارەی مادەی شل چییە؟ Milliliter. Milliliter. Milliliter is a unit used to measure the volume of a liquid. Milliliter ئەو ناوەیە کە بەکارهێنی بۆ پێوانی قەبارەی مادەی شل. Milliliter is a unit used to measure the volume of a liquid. Measuring gases. باسی مادەی ڕق و مادەی شلمان کرد. چیمان ماوە؟ مادەی گازمان ماوە باسی بکەین. What is gas? Gas is a state of matter. مادەی گازێکێکە لە دۆخەکانی مادە هەر شوێنێ بەتاڵ بۆ توانای داگیری بکە و پڕ بکاتەوە. ئێستا ئەم ژوورێکە تۆلی دانیشتووی پڕە لە گاز هەرچەنە ناشی بینین بەڵام لەوەیە ئەو ناوەی هەمووی داگیر کردووە. باشە کە من گازەکان نابینم ئەی چۆن پێوانەیان بکەم؟ ئەبێ ڕێگە چارەیەک برۆزینەوە. ئەزانم چیەکەی؟ میزەڵانێ پڕەکەین لە هەوا. وتم چی؟ پڕیەکەین لە هەوا.
با بارستایی ئەمە هەوایە گرتومانەتە ناو میزەڵانەکە بپێوین. چۆن؟ دارێکە هێنم بە پەتێک ئەیگرم بەدەستمەوە، لەم سەریەوە و میزەڵانەی پێوانم کە هەوام تێکردو و پڕم کردووە، میزەڵان لەو سەریشەوە میزەڵانێک دانم کە هەوام تێنەکردووە. ئەنجا سەیرەکەم بزانم کامیان قورسە کامیان سووکە. ئەمە ئیشی تەرازوەکەم بۆ کە وەکو باڵانس وایە، بەڵام بۆ پێوانی چی؟ بۆ پێوانی بارستەی گاز. بۆ دەرکەوت ئەو میزەڵانەی هەوای زیاتری تایە قورسترە لە میزەڵانەکەی تر. Think about it. بیری لێ بکەرەوە. How can you measure the mass of a solid? چۆن ئەتوانی بارستایی مادەی ڕەق دیاری بکەی؟ How can you measure the volume of a liquid? چۆن ئەتوانی قەبارەی مادەی شل دیاری بکەی؟ وەڵامی ئەم پرسیارانە بەرەوە ببە بە ئەستێرەی ئەم وانەیە. لێرەیە کۆتایی بەوانەکە هەهێنین. کاتێکی خۆش!